چاودێرانی سیاسی لە شاری کەرکووک پشتیوانی خۆیان بۆ بەرخودانی کوردانی خۆراوی کوردستان لە عەفرین دووپات دەکەنەوە و ڕای دەگەێنن ئەو تێکۆشانی لە عەفرین ڕوودەدات ڕەوایی خەباتی گەلی کورد پیشان دەدات و دووپاتشی دەکەنەوە کورد دەبێت بە خەباتی سیاسی و مەدەنی مافەکانی خۆی بۆ پێشەوە ببات. دیارە ئەمڕۆ ئەو بەرخودان و مقاومەتێک کە لە عەفریندا دەیبینین دیارە خاڵی وەرسەرخان و خاڵی گرنگ بۆ سەرکەوتن لە عەفرین ورەی خەڵکی عەفرینە بەرگری و مقاومەتی خەڵکی عەفرینەوە پێم وایە ئەو بەرگری و مقاومەتە دەرئەنجامەکەی هێزە نێودەوڵەتەکانش ناچار دەکات کە بەدەنگ خەڵکی عەفرینەوە بچن و دژی ئەو کۆمەڵکوژیە بوەسن کە تورکیا ئەنجامی دەدا کەواتە ئێمە دەبێ سەرەتا و کۆتا پاڵپشتی گەلەکەمان زۆر گرنگە بۆ سەرکەوتن چ لە عەفرین و لە چ کەرکووک پێویستە لەسەر کوردستانیان لەسەر تاسەری دنیا بڕژێنە سەر شەقامەکان لە هەر شوێنێک گروپی فشار دروست بکەن و لە بەرژەوەندەکانی تورکیا و ئەو وڵاتانە بدەن کەوا هەڵەسن بەم پشتیوانی ئەم پرۆسێ و ئەم پرۆسەیە ئەنجامەدەن و بە هەمان شێوە لە کەرکووک و لەم ناوچانە لە کوردستانی باشوور دەبێ ڕوحی بەرخودان و ڕۆحی بەرەنگاربوونەوە بە خەباتی مەدەنی باشترین چارەسەر ئەمڕۆ لێرەیە بتوانین ئێمە بە خەباتی مەدەنی داواکاریەکانی خەڵک ڕوبەڕووی دەسەڵات بکەینەوە بەجوێی دنیاە بگەێنین ئەمەش بەشێکی کەمە لەو داخوازی لەو توانایی کەوا هەمانە بتوانین بیخەینە گەڕ بەرامبەر بە پیلانەکانی داگیرکەران. بە بڕای سەلەکوانێکی سیاسی باشووریش لە هەر سەردەمێکدا بێت زوڵم و زۆر و دەژیکاری ناتوانێت چۆک بەگەلی کووردا بدات و پێویستە خەباتی سیاسی و مەدەنی کورد درێژەی هەبێت. بەو هیوایی ئەوەی لە عەفرین ڕوئەدا ببێتە هۆی ورە بەرزکردنەوەی خەڵکو و گۆڕینی معادلەی سیاسی لە ناوچەکە لە بەرژەوەندی گەلی کووردا و ئەم کەرکووکەی کە نەمان هێشت کە نەهێڵدرا کاول بکرێت جارێتر بە ڕێگەچارەی سیاسیانە و بە ڕێگەچاری ئاشتیانە بتوانین ئێمە جارێکی تر کەرکووک بگەڕێنەوە سەر باوەشی هەرێمی کوردستان چونکە ئیسبات بوو ئەوەی لە ڕابردوودا ڕوویدا ئیسبات بوو کە ئێمە نەمانتوانی بە خیاری عەسکەری بتوانین ئەم شارە پارێزگاری لەم شارە بکەین. وەک چاودێرانی سیاسی ئاماژەی بۆ دەکەن سەرباریە و نەهامەتیانی ناحەزانی کورد بەسەر گەلەکەماندا دەیهێنن پێویستە کورد بە پێی هەلو مەرج و قۆناغەکان مقاومەت درێژە پێبدات و لە ڕێخەباتی مەدەنی و دەستوریشەوە هەوڵیمانەوە لەسەر خاک و چەسپانی مافەکانی بدات. ئەگەر ئەو بەرخودانە سەربازی لەم ڕۆکەدا لە عەفرین دەکرێت جێشانازی کورد و مرۆڤایەتی بێت ئەوە پاراستنی کەرکووک و چارەسەرکردنی کێشەکانی لە ڕێخەباتێکی سیاسی و مەدەنی نوێوە بە خواستێکی تری خەڵکی کەرکووک ئەژمار دەکرێت. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.